وإن الرفق لم يكن في شيء إلا زانه. نرمونياني لهر شتێکا بێ جوانیەکە. سبحان الله ئاژەڵیشا بێ جوانیەکە. هەر ئاژەڵێکی هەبێ نەرمونیان بێ جوانترە لەو ئاژەڵەی کە تۆن و تیژە. ئێستا من لە ماڵ و دوو کەڵە شێری شامی مێ باشە. یەکێکیان بەس بەری بەم چی بەلایە بڕوا شەقیتی ئەڵایە و دەنوکی لێگرێ. والله بەطەبیعەت ڕقم لێیەتی. خۆشم ناوێ یعنی. بەزەوەی شتێکی چاکە ماوەتەوە. بەڵام ئەوی تریان یعنی کە خەڵک ئەڕوا بەلایە لێی نزیکە بێتەوە بۆ خۆی عەرزی بۆکە خۆی نوێنێ لە بەردەمیان هەر حەزێکی سەیرگەیتەوە نەجوان. بە شکڵ و شێوە بڵێ ئەوی کەیان دەگمەنترە. بە توخمات بڵێ بە هەر شتێ بڵێ کە دەگمەنترە. یعنی لە ئاژەڵیش ئاوایە بەخوا نەرمونیانی. لە ئاژەڵیش ئاوایە. هەبێ جوانترە لەوی تر. وێ فەرمێن نەرمونیانی لە هەر شتێکا بێ جوانیەکە. بەڵام خەریق یا خوڕ کە با بڵێن چییە تۆن و تیژیە لە هەر شتێکا بێ ناشرینیەکە. چەندە جوانیش بێ ناشرینیەکە.